پێویستە هاوڵاتیان ترس و دڵڕاوکێ دروست نەکەن. ڤایرۆسێکی بچووک هەموو گیانی بەخۆی سەرقاڵ کردووە. هەموو گیانش دەتوانێت بە خۆپارێزی خۆیان لە بەربڵاوبوونەوەی نەخۆشەکە بپارێزن. مامۆستایەکی ئاینی ئەو دەخاتە ڕوو پێویستە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن. لە پێناو زیاتر خۆپاراستن و جێبەجێکردنی دەبێتە هۆی سەلامەتی بۆ هەمووان. بەڕاستی عەرزی هاوڵاتیانەکەن و پیان دەڵێن ئەم نەخۆشەوە ڤایرۆسێکە تەنها چارەسەرەکەی خۆپاراستنە و تەنها ئەوەتانێکی ئێمە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێکەین بۆ یەکە وەکو دین وەکو شەریعەتی ئیسلامی واجبی شەرعیمانە ئێستا خۆپارازی خۆمان بکەین پارێزگاییکەن لەو شتانەیەکەوە هۆکارن بۆ توژمنمان کە تێکەڵاوبوونە کە تاقەکردنە کە هەروە هەمان شێوە تێکەڵاوکردنی کەسانێک کە لە دەروی وڵاتێنەوە وار و ناساندنی ئەوانە بە خەڵکی دەبەرەوە پێویستمان لەسەر شانمان واجبە وەکو چۆن نوێژەکەن وەکو چۆن عیبادەت بۆ خواکەین وەکو چۆن زانی نوێژ فەرضە لەسەرمان ئاوا هیچ جێبەجێکردنی ڕێنمایەکان واجبی شەرعی لەسەر شامان. پزیشکێک ئەوە دەخاتە ڕوو تەنها بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکان بە دوور دەبیت لە مەترسیەکانی ڤایرۆسەکە و ڕێنمایی پێویست بۆ ئەوەی هەمووان تەندروست بن بە تایبەت دەستشتن بە مادە تایبەتەکانی پاکردنەوە گرنگە. پاگڕاگرتنی دەستەکان لە بەکارهێنانی دەستکێش بۆ شتنی بەردەوامی دەست بە مادەی کحولیەکان یا بە سابوون و ئاو بە شێوەیەکی بەردەوام لە ڕۆژێکا چەند جارێ بێ دەست بشۆرێ و هەر دەستشتێ بۆ ماوەی بەلایەنکەم و 20 تا 30 سانیە بێ بخایەنێت. ئەمە هۆکارێکی گرنگە لە نەهێشتنی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە خۆپاراستندی. هۆکاری دووەم بریتە لە ڕێگەی بڵین کە ئێتە ناو لە ڕێگەی لیکۆڕاتە شوێنەکانی بڵین دەم و لووت و چاو دووەم بەکارهێنانی دەمامکە کە کاتی دەمانگ بەکارێنیت کە لە یەکێکە پشمێ یاکێکە کۆکچە لە دووری مەترێک کەمتر بێ لەوانەیە درۆبلێتەکە بڕاتە ناو بۆری ڕێڕەوی هەوایتەوە لەبەرەوە ئەبێت دەمانگ بەکاربێن لە بەتایبەتی گەریچێک توشبی پەتای هەبێ هەڵامەتی هەبیان نیشانەکانی هەبێت. هۆکاری سێم خۆ دوورگرتن لەو شوێنانی کە قەرەباڵغا شوێنە قەرەباڵەکان شوێنەکەزانی ئەم ڤایرۆسە ئەگەر لە دووری مەترێکەوە یەکێک هەی بێت لەوانەیە بەرامبەرەکەی توش بکات لەبەرەوە ئەگەر ئەو شوێنانی کە قەرەباڵن خۆمان بە دووری 2 مەتر یا 3 مەتر زیاتر بگرینە شوێنەکانی کە قەرەباڵغا یا ئەو شوێنانی کە نچینە شوێنە قەرەباڵەکانە هۆکاری سێم دانێت بە خۆپاراستن. لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی داوا لە هاوڵاتیان دەکەن لەگەڵ جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەکرێت بۆ ئەوەی هاوڵاتیان سەلامەت و تەندروست بن بە تایبەت نەچوون بۆ شوێنی قەرەباڵغ لەم کاتانەدا. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی